ڕەنگە ئەمساڵ زۆرمان کە شووتیمان کڕیوە گلەیەکمان لێ هەبێ لەگەڵەوەی شووتی یەکێکە لە نیعمەتە گەورەکانی خوای گەورە و لە وڵاتی خۆشمانە شووتی زۆرە دەمێ بەنامەی ئەم جارە لەسەر شووتی و جۆرەکانی شووتی و وەجیاکردنەوەی شووتی لە شووتێکی خراپ بە بەراورد بە شووتێکی باش چۆن جیا بکەینەوە لەسەر هەندێک لە ئەو کاسبکارانەوە هەندێک لەو مشتریانەی کە دێن شووتیەکردن ئەم پرسیارانەی لێ بکەم بزانمەوە چ زانیاریەک وە چۆن شووتیەک لە شووتێکی کۆنە یاخود شووتێکی تازە و بە لەزەت لە شووتێکی کە جیاکەنەوە و جیاوازی نرخەکانیش لەسەر ئەم بابەتە بدوێن ئێوەش لەگەڵمانە بن فەرموو. کاک محەممەد سەلام عەلەیکوم چۆنی باش ئەگەر بێتە ئێرە سوپاس دەکەم باش کاک بەرزی شووتی چۆنە ئەمساڵ بەگشتی تا شووتی ئێرانە بوو بەڕای من شووتیەکە زۆر جوان بوو ئەلحەمدولیلا کێشەی نەبوو شیرین بوو سوور بوو جوان بوو بە شووتی ئەمساڵ خۆمان بەعام زۆر جوانیە ڕقەی وڵاتی خۆمان ئەمساڵ باش ڕقەی هەیە یام سوورە تامی نییە پەیوەندی بەچیوە هەیە بۆچی ئەمساڵ وایە خۆ جاران شووتی خۆمان زۆر باش زیاتر ئێستا گەڕنە بۆ دەرمان کەم بارانی ئەوانە هەمووی تەسیرەکات شکە ساڵی و دەرمانی هین کە بەکارێن بۆ زیاترەوان تەسیریە لەسەری زۆر باشە کاک محەممەد پرسیارێکەیە زۆر کەس ینی ڕەنگە ئەوەی بەمێش کات بێ کاتێک دێن شووتێکە کڕین چۆن جیای بکەمەوە کەم شووتێکی باشە بەبێ شەرکردن لەگەڵ شووتێکی دیکە جیای بکەینەوە وڵای یەکەم ڕەنگوڕووی فەرقەکە فەرقیە باڵێ شووتێک کاڵ بێ ڕەنگوڕووی نەکراوەتەوە سەوتەکەی تەسیریە کاریگەریە لەسەری ئیتر شەرتەکەشەوە ئێستا بۆ نمونە لە ناوم شووتیانە بەبێ ئەوەی شەرتی بکەیت تۆ توانی دانێکم پێ بڵێم شوورتیان باش نییە یان لەگەڵم شووتیان ئەمایان زۆر باشە توانی ئاواجیاکردنەوەکم بۆ بکەیت ئێستا بۆم بکە مەمنونم ئەم شووتیانە سەوتیان خۆشەوە ڕەنگیشیان جوان دیارە باشە بەس ئەم شووتیە ئەم ڕەگانەی هەیە ئەوە لەوانەیە ئەگەری کاڵی هەیە کاڵ بێت تامیتیان ئەو شووتیانەی کە بۆ منناوە بەرزونزمیتیایە ئەمە بەستە ئەوەیە ئەگەریە زۆر جارەوە کاڵ بێم نەگەی بەم ڕقە بێ زۆر جار ئەبینین کە مشتری دێ بۆ شووتی لێدەن بەم شێوازە بۆ منناوە ئەو دەنگە چۆن جیا بکەنەوە بۆ منام دەنگە چ جیاوازێکی لەگەڵ ئەمی دیکە چەند دەنگێکێس هەندێک شووتێکی باش زرنگەیە شووتێک ئەگە کاڵ بێت و نەگەی بێت زرنگەکەی زۆرە دەنگەکەی زۆرترە زرنگەی زۆرە یانی شووتێک ئەگەر ڕقەی لێ یابێ ڕقە شووتێکە ئا دەستیەوەی زۆر ڕقەوێ هەستەکەی دەستەکەشی بە بلۆ گوشتە شووتێکیش تەپەی بێەوە لاانە زیاگەی بیان ئازێتی درابێ شووتێکە درابێت بە شوێنێکە ئەوە دەنگی کۆ تا پرسیارم بۆچی زۆر جارە بینی جیاوازی نرخەیە لە نێوان شووتی فرۆشەکانە بۆ نمونە شوێنێک بە 500 شوێنێک بە 800 شوێنێک بە 700 شوێنێک بە 650 ئەم فەرخە لە نرخە چی کاریگەری دروستەکە یەکەم جوانی و ناشرینی شووتێکە دووەم حەزمی شووتێکە سێم کابرا لە کوێگرێ ئێستا هەیە لە بێستانەکە خۆی ڕاستەخۆی کڕێ ئەوە هەرزانتر لەسەرێکە بەسی وایە لە حەلوای کڕێ ئەوە گرانتر لەسەرێکە ئیتر جاری وایە تۆپی کابێکە کێشی نیوەی بۆ تۆ دانێت جوان هەڵیەبژێری ئەوەی تری ئەمێنێتەوە بە هەرزانتری فرۆشێ ئەکرێ بڵین ئەگەر شووتیەک نرخەکەی گران بوو ئەوە تازەترە ئەکرێ شووتی هەرزانیش تازە بێ بەڵێ بە چیە بۆ نمونە بزانین ئەم شووتیە تازێ ئەمەیان کۆنێ هەنی چەند ڕۆژێک پێشە سێ قسکەکەیەک ئەم قسکەکە سەوز بوو تازێ قاوەی ببوو ئەوە کۆنە ئەگەر ئەمەی بۆ نمونە بەستەمێ ئەگەر سەوز بێت ئەوە بەڵێ ئەویان کۆنێ ئەمەیان تازەیە باشە ئەگەر قاوەی بووبووەوە کۆنە یان ڕەنگوڕوو شووتێکەش خۆی هەر لە دوورەوە هارێک ئێستا ئەم شووتێ مالەیە تازەیە ئەوە مالەیە کۆنترە هەر ڕەنگوڕی هاوارەکە چەند ڕۆژ بۆ نمونە شووتی چەند ڕۆژی بەسەرا بچێ ئیتر با بڵێم شووتێ بەگەڵی خواردن ئەگەر خۆ لێنە بە هەفتەش دانێک کێشەی نەبێ بەڵێ بەس خۆلی بات و گەرمالی بە تێگەسێ زوو تا زۆر شووتیە بینی لەبەر کەپریان بۆ دانەناوە زوو تێگەسن و شووتیانە